باس لە دەستکەوتەکانی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد دەکات. دیارە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد هەروەک کە کاری بۆ کرا دەستپێشخەرەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو. بە چەند ئامانجێک دەکرێت بڵین بەدیوە سیاسەکەی ئامانجەکان بە تەواوەتی و 100% بەدی هێنراون، ئەویشکە سەر بەخۆی گەلی کورد بە دەزێنانی مافەکانی گەلی کورد کە ئێستا ڕنگدانەوەی ڕاپەڕینە مەزنەکە بە ئاشکرا لە هەرێمی کوردستان لە ڕۆ سیاسیەکەوە دەکرێت بڵین هەستی پێدەکرێت لەلایەن حکومەتی عێراق و لەلایەن وڵاتانی دراوسێ و هاوکاتیش وڵاتانی جیهان کیانێکی سیاسی قورسی خۆی هەیە. تایبەت بە دەستکەوتەکانی دیکە کە خۆشگوزرانی بوو بۆ هاوڵاتیان دەکرێت بڵین هێشتا هاوڵاتیان یاخود بەشداربووانی ڕاپەڕین نیگەرانن لەبەرەوەی تەواوی دەستکەوتەکان لە ڕووی خۆشگوزرانی هاوڵاتیانەوە بەدی نەهێنراون. تایبەت بە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە لە ساڵی 1991 بۆ ئازادکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان و هەروەها مافەکانی گەلی کورد کاری لەسەرکرا لە ڕووی ڕاگەیاندنی یەکێتیەوە قسە و گفتوگۆ دەکەین لەم تەوەرەدا. باس لە ڕۆڵی ڕاگەیاندنی یەکێتی دەکەین لە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد. ڕاگەیاندنی یەکێتی تا چەندە هۆکار بووە بۆ سەرخستنی ئەم ڕاپەڕینە، تا چەندە لە ڕێگەی ئەو پەیامانەی کە لە ڕێگەی دەنگی گەلی کوردستانەوە ئەو کاتە لە شاخ ئاراستە دەکرا جۆش و خڕۆشێکی لە نێوان هاوڵاتیان لە نێوان لایەنە سیاسیەکان یاخود بەشداربووانی ڕاپەڕین دروست دەکرد و ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە سەرجەم چین و توێژەکان بەبێ جیاوازی بەشداری ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد بکەن. تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت کە زۆر بەڕێز دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ کادری پێشکەوتووی یەکێتی لە هەولێرەوە لەسەر ئەم پرسە قسە و گفتوگۆ دەکەین. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا دەمەوێت پەیامی بەڕێستان لەسەر ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد بزانم، بفەرموو. سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بە بۆنی ساڵیادی ڕاپەڕینی کورد جەماوەری خەڵکی کوردستان و ئازادکردنی هەموو شار و شارچەکانی کوردستان بەتایبەتیش کە ئەمڕۆ ساڵیادی ئازادکردنی پایتەختی کوردستان هەولێر پیرۆزبایی لە خەڵکی شاری قەڵاو منارە و دەوروبەری قەزا و لاحیەکانی هەمووی دەکەم و لە هەموو لەو نێوەندەدا سەرکردەی تێکۆشەر و ماندلەناس جەنابی کاک کۆسرەت کە ڕابەراتی ئازادکردنی هەولێری کرد. سپاس بۆ ئێوەش بۆ ئەم بەرنامەیە کە بەرنامەی شرۆڤەکاری زۆر وردە دەستخۆشی لە بەڕێستان دەکەم. بەڵێ سپاس دکتۆر. دەمەوێت دکتۆر لەم بەشەی بەرنامەکە باس لە ڕۆڵی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لە سەرخستنی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد. بەڕێستان لە ڕۆڵی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرخستنی ڕاپەڕینە مەزنەکە چۆن دەڕوانن وەکو مێژوو چۆن باسی لێوە دەکەن؟ بەڵێ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەوەیە کە وڵاتەکەمان تووشی ڕووخات دوم دەهاتەکان ڕوخێندراوە ئەنفار کراوە چیمەباران کرا و هێزەکانی پارتیزان هاتەوە ناوچەکە و سوپا ڕزگاری گەلی کوردستان سرک دامەزرا و لەگەڵ ئەوەشدا لە ڕووی ڕاگەیاندنەوە هەمیشە بەرنامەکانی ساز و ئامادە بوو بۆ ڕووداوێک یاخود بۆ حەدەسێک کە بێتە پێش بتوانین چی بکەین و بە شێواز و خەبات و تێکۆشان بەردەوام بێ. ئەو کاتی کە ئامادەکارەکان دەکرا بۆ ڕاپەڕین یەکێک لەو خاڵە بەهێزانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە سەرەتای دامەزراندن لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی بیر لەوە کردەوە لە پاڵ هەبوونی هەڵگیرسانی و شۆڕشینی و هێزی پێشمەرگا کە ڕاگەیاندنە دەرکردنی ڕۆژنامەیەک ڕێبازی نوێ دەرچوو پاشان دابیکردنی ئزگەیەک کە ئزگەی دەنگی گەلی کوردستان لە 23 ساڵ 1970 دەستی پەخشی بەرنامەکانی کرد. ئزگەی دەنگی گەلی کوردستان لە سەردەمی شاخ دڕی بە شەوەزەنجی ڕۆژە تاریکەکانی هێناوە یەک لە ئیزگە هەرە کاریگەرەکان بۆ ڕاپەڕین ئامادەکاری کرا. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ساتەدا بڕیاریدا لەبەرەوەی خۆتە دەزانن ئەو کاتە تاکە وەسیلەی ئەعلامی ڕادیۆکە بکە بتوانین بچێتە هەموو ماڵێک بڵاو کراوەکانی با بڵێن چاپەمەنی ئاسانەوە بگاتە دەستی هەموو خەڵک. ئەو بە ئیزگە دەنگی گەلی کوردستان هەموو کادرەکانی ئەعلامی چێتی بەشێکی زۆر لە نووسە ڕۆشنبیر و ئەدیبەکانی سنووری چێتی تەنانەت لە بێلایەن و خەڵکی تریش هەمووی تەرخان کرا بۆ ئیزگەکە بۆ تاری پڕ حەماسی بۆ بەرنامەی ڕاپەڕین. ئەو بە ئیزگە دەنگی گەلی کوردستان توانی ڕۆڵی کاریگەر ببینی لە جۆش و خۆشی خەڵکی کوردستان. تەنانەت لە هەندێک سات 24 ساعت پەخشی بەرنامەکانی بەردەوام بوو لە هەردوو شەپۆلەکە 41 مەتری و 75 مەتری لەگەڵ هەر ساعتی ئازادکردنی هەر ناوچەیەک با بڵێن ئیزگەکە بەشێکی بۆ گەڕۆک یعنی هاتە ناو شارەکان و ئەویتر مرکزی لە شوێنی خۆی مایەوە
ئەو ئێزگە ڕۆڵی کاریگەری هەبوو ڕاگەیاندنێکی تر ڕۆڵی کاریگەری هەبوو و بە هەر شێوە ناوچەیەک دەوری بینی تا بۆ هۆکاری ئەوەی کە زەماوەر بە وتارە پڕ لە حەماسەکانی ئێزگەی دەنجیگەری کوردستان بتوانە ڕاپەڕۆن هەموو ناوچەیەک بروشکەکان بخوێنرێتەوە و بۆ دەست بەکاربوون بۆ ئازادکردنی شار و شارۆچکان. بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە لە با بڵێن بڵاوکردنەوەی پەیامەکان ئەو سرود و با بڵێن گۆرانیانە بوو کە لێزگەی دەنگی گەلی کوردستان یاخود لە ناو هاوڵاتیانە هەبوو ئەو پەیامە هەبوو کە ئەمەش زیاتر جۆش و خڕۆشی دەخستەنێ و بەشداربوانی ڕاپەڕینەوە. سرودەکان و پەیامەکان ئەمە چ کاریگەریەکی هەبوو لە سەرخستنی ڕاپەڕین؟ دەست خۆش میهرەبان خان پرسیارێکی زۆر جوان ژان. یەک لە سیما جوانەکانی ڕاگەیاندنیەکێتی ڕاگەیاندنی هەمووان بوو. ئێزگەی دەنجگەلی کوردستان بوو بە سەرچاوی ئاژانسی خەبەری هەموو عالەم، یعنی سەرکەوتنەکانی هێزی پێشبەرگە و جەماوەری ڕاپەڕی و ئازادکردنی شارەکان تەنانەت بۆ باشووری عێراقیش بوو بە سەرچاوی ئاژانسی خەبەری لە ئێزگەی دەنجگەلی کوردستان و خەبەرەکان وەرەگیرا. بەتایبەتی بۆ نمونە سرودە پڕ لە حەماسەکان، سرودە نەتەوەییەکان، سرودە شۆڕژێڕەکان و تەنانەت گۆرانیەکان ئەو گۆرانیانەی بە شێوەزاری ناوچەکان، یعنی بۆ نمونە لە هەر ناوچەیەک کاتێکە ڕاپەڕی سەری هەڵدا بۆ نمونە ناوچەی هەورامان هەوڵ دەدرا شێوەزار و ئەو گۆرانیانەی کە با بڵێن تایبەتە من ناوچەی هەورامان بۆ ئەوان بێ، مەسەن بۆ منطقەی جافایەتی هۆڕی جافایەتی و بە شێوازە بێ، بۆ هەولێر مەسەلەن حەسەن حەیران و حەیران و لەگەڵ ئەوەشدا سوودە پڕ لە حەماسەکانی ناسیر ڕەزازی و حەمەدەزا و هەموو ئەوانەی ترکی هەبوون کە لە با بڵین ڕۆحی شۆڕژێڕی ڕۆحی پێشبەرگانە هەبوو کە کاریگەری هەبوو لە هەست و دەرونی خەڵکی کوردستان بە ژن و گەنج و پیا و پیر و بە پێشبەرگە و بە ڕێخستنەکان و بە شانەسەردارەکان و بە هەموو لایەک ئەتوانێت با بڵێن ڕاپەڕین ئەنجام بدەن و تەنانەت بۆ نمونە لە کەرکووک بە زمانی عەرەبی و تورکی و کوردی بەرنامەکان پەخش دەکات لە بۆ کەرکووک خاسیەتێکی خۆیەوە بۆ ئازادکردنی کەرکووک هەموو ئەوانە ڕۆڵی هەبوو، یعنی گەیشت بە ئیزگەی دەنجگەلی کوردستان گەیشت بۆ مەرحەلەیەک خەڵک نەیدەوت ئیزگەی دەنجگەلی کوردستان یان ئیزگەی یەکێتی نیشتیمانی کوردستان، دەوێت ئیزگەکەمان ئێستا ڕایگەیان بروسکەی کرد فڵان شوێن ڕاپەڕن دەست بەکار بن، ئیزگەکەمان ڕایگەیان خەڵک ئیزگەکەمان هەواڵی ئازادکردنی فڵان شوێنی ڕاگەیان، یعنی جێی شانازی بوو یەکەمین جار بوو لە مێژووی کرد هەموو خەڵکی کوردستان ئەعلامێک مؤسسەیەکی ئەعلامیە بکە ئەو مؤسسە ئەعلامەش یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئیزگەی دەنجگەلی کوردستان بوو خەڵک بەهی خۆی بزانێ، یعنی وێ دەمێ ڕۆژگارێکی زۆر خۆش بوو کە ئازادکردنی شارەکان بوو، بەڵام لەوەش خۆشتر بوو تەبایی و یەکێتی و ڕێزەکانی نێوان خەڵکی کوردستان بوو بە یەک ئاڕاستە ڕۆحی نەتەوەیی بیریان لەوەدا دڕیان بە شەوە زەنجی داگیرکاری و ستەم و زوڵم و زۆری عزیزی بەحث با بڵێن هێناوە بە تایبەتی لە هەولێر کە فەیلەقی پێنج و منزومەی استخباراتی شیمالی و مدیرەتی ئەمن و دەیان دەستگای داپرۆسێنەر لە هەولێر هەبوو پایتەخت بوو ئاسان نەبوو ئازادکردنی، بەڵام بە هیمەتی جوامێرانەی هێزی پێشبەرگی کوردستان شانەسەکدارەکانی بروسک جەماوەری ڕاپەڕی و لایەنە سیاسیەکان کە هاوکار و هەماهەنگ بوون و بە وتارە پڕ لە حەماسەکانی ئەو ئیزگە و بەرنامەی ئەعلامی یەکێتی نیشتیمانی کوردستان توانن لە هەولێری پایتەخت بە قەزاکانیشەوە بە بەخموریشەوە هەموو شوێنەکانیشەوە ئازاد بکرێت. بەڵێ دکتۆر جیاواز لە ڕاگەیاندن دەمەوێت پەیامی بەڕێستان لەسەر دەستکەوتەکان بکەین دوای 22 ساڵ ڕاپەڕین وەکو کادرێکی پێشکەوتوی یەکێتی بەڕێستان دەکرێت بڵین تەواوی دەستکەوتەکانی ڕاپەڕین لە ئێستادا گەشتبینین یاخود هەمووی بەدەست هاتووە یاخود پێشنیار تێبینی هەیە کە دەستکەوتەکان هێشتا ماوێتی و پێویستە چۆن کار بکرێت بۆ ئەوەی تەواوی دەستکەوتەکان بە تایبەتی بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بەدی بهێنرێت. بەداخەوە باسی دەستکەوتەکان دەکرێت خەمی دەستکەوتەکان خەمێکی قوڵە فعلا ئێمە توانیمان پەرلەمانی خۆمان هەڵبژێرین لە سەرەتایی دوای ڕاپەڕین توانیمە حکومەت و کیان و قەوارەیەک دابمەزرێنین بۆ یەکەمین جار بوو لە دوای با بڵێن دروستبووین دەوڵەتی عێراق توانیمان کورد بێتە خاوەنی کیان و قەوارەیەک لێرە و تەمەنێکی درێژی هەبێ، بەڵام دوای 32 ساڵ سەد خۆزگەمان بە سەردەمی ڕاپەڕین هیچ نەبێ هەموو هێزلایەنە سیاسەکان توانی بیان هێزێک پێبێن بە ناوی بەری کوردستانی و بەرەی خەڵکی یەک بەرە بوو هەمووی ڕۆحی نەتەوەی و شۆڕژێڕی هەبوو، بەڵام ئەو دەستکەوتوکیان و قەوارەی
کە بە تایبەتی لە شەڕی داعشتوانرە هەموو ناوچەکان ئازاد کرێ بەهۆی ناتەبایی و نایەکڕێزی و نەبوونی دراسی ئامادە بۆ کراو و بەداخەوە هەندێک سەرچێشی زۆر ناوچە بەردەستدا ئەوەی ئێستا هەیە دەستکەوتەکان بەڵێکیان و قوارەمان هەیە بەڵێ حکوومەتمان هەیە بەڵێ پەرلەمانمان هەیە بەڵێ سەرۆکی ئاتیارێممان هەیە بەڵێ هێزی پێشمەرگە و قوی ئەمنی داخلیمان هەیە بەڵام خەڵک ئەوانەی کە بەشداریان کرد لە ڕاپەڕینەوەی کە شەهیدیاندا خەریکە ناومێت دەبن خەریکە بەشێکیان هەندزار پەشیمان دەبن من پێم وایە ئەو دەستکەوتانێکی ئێستا هەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو بچووبوونەوەدا دەڕواتن نەک بەرەو گەورەتر ئەگەر حاڵەتەکان بۆ شێوە بڕوا زوو فرێ خۆمان نەکەوین بە دراسەیەکی زانستی هەوڵ نەدەین یەک ڕیز بین تەبا بین کوردانە یەک گوتار بین من پێم وایە ئەو دەستکەوتانێکی هەشە ڕەنگە لە ئایندەدا مەترسی لەسەر بە وردە بەرەو بچووک بوونەوە بڕاتن تازە بە تازێمە دەگەڕین و مەڕەبائی یەکەم هێزی یەکەم چی و هێزی دوم چی و چۆن یەکتر بچووکەین و یەکتر لە ناو بین و پەنجەکان یەکتر دەشتێنن لایەنەکان یەکتر دەشتێنن یەکتر قبولکردن نەماوە کاکە وەڵڵاهی هەموو لایەنەکان یەکتر تەواو دەکەین یەکتر لە ناو نابین ئێمە چەندی یەک ڕێز بین تەبابین هەم عێراق هەم وڵاتانی ئیقلیمی هەم دۆستەکان لە دنیای دەرەوە حیسابمان بۆ دەکەن پشتیوانیمان دەکەن بەڵام بەو حاڵەتانی ئێستا کە هەیە دەگوزارێ من پێم وایە دەستکەوتەکانی ڕاپەڕین جێگەی شانازین بەڵام دۆستەکانیشمان و دنیای مرۆڤاتیش خەریکە لێمان بێ ئومێد دەبن ئەگەر حاڵەتەکان بەو شێوەیە بڕوە و غروری سیاسی و یەکتر قبول نەکردن و پێمان وایە لایەنێکی سیاسییان دوو لایەنە سیاسییان فڵانە کەس هەموو شتێکە هەمومان گوناحەکان بخێنە سەر باڵی یەکتریان بخێنە سەر فڵان من پێم وایە ئەمانە حاڵەتەکانمان بارودۆخەکەمان دەستکەوتەکانی ڕاپەڕی بەرەوە ئاقاری خراپتر دەبا لەبێ خەڵک بەڕاستی تووشی ناومێدی بووە ئومێد دەکەم جارشکە ئومێد بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان لایەنەکان بیر لەوە بکەنەوە بەر لە هەموو شتێک ئەو لایەنەی کە غروری سیاسی دەیگیری و پێی وایە خۆی هەموو شتێکە ئەو لە پێش هەموو خەڵک زەرمەندیوە بەڵام هیچ کێشەنیە لایەنە سیاسی حزبێکی سیاسی زەرمەند دەبیان دو حزبی سیاسییان حزبی سیاسی میلەتەکەمان زەرمەندە میلەتەکەمان ناومێدە یعنی ساڵان لە کاتی ڕاپەڕی ئەمان بینی خەڵک هەموو بە جوڵ و ئاڵا وڵای کوردیەوە بەشدار دەکرد بەڵام ئێساس پێ دەکەی و حەماسە لاوااستر بووە بێئومێدیە کەس پێکەم بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر ئەمیر نامی مامۆستای زانکۆ کادری پێشکەوتووی یەکێتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێستان